ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە، نەڕەزایەتێکی کۆمەڵایەتی فراوان لە ئێرانە کە بۆ تاوەی کە زۆرێک لە شار و شارچەکانی کوردستان لە ئێران و لە ڕۆژهەڵات دەنگدانەوەی بوو کە بۆتە جێی ناڕەزایەتێکی زۆری خەڵک کە ئەمە حتمما لە دارەنجامی ئەو نابەرابەری کە لە ئێرانە ڕوەدا ئەو هەموو قانون و یاسای ئیسلامیانە پێڕەو دەکرێت لە ئێرانە و حتمما ژنانیش بە دەرنین لەوە کە قانونەکان و ئەو قانون یاسانی کە لە ئێرانە ڕابەڕێگاوە حتمما سەرەتا بۆکردنەوەی بۆ لە نێوبردننی ژنان و مافەکانی ژنانە بۆ دیلکردنی ژنان و کۆیلەکردنی ژنانەوە بۆیە هەر کاتێک کچێکی گەنج لە چکەکەی تۆزێشترە بێ بە پێوە قانونانی ئەوان نابێت و تو تاڵە قژی یان سە تاڵە قژی دیارە بێت و کاجێی ناڕەزایەتی ئەوان نەبێت و ئەو بەر ئەشکەنجاکەوێت و ئەو ئەبێتە قوربانی و هەم هەفتەی پێش و ژەر ژنێکی کە بە هەمان شێوە هەر لە ئێران ئەویش لە پەنجەری باڵەخانێکە خۆی هەڵەیاتە خوارەوانێ و بۆ پاراستنی ناموسی خۆی لە دەست پیاوێ کە ئەوێت هەڕوشی سێکسی پێ بکات و فشاری وەبێنێ خۆی جانی خۆی بەختەکە خۆی هەڵەیاتە خوارە بەداخە هەموو ئەمانە ئەو وەزعەتەیە کە ئێستا لە کوردستان لە ئێران ڕۆیا بووتە جێگای ناڕەزایەتی خەڵکو و ناڕەزایەتێکی زۆری خەڵک کە قبوڵی ئەمە نییە ئیتر ناتوانێت لەمە زیاتر ئەم ئەوزاع لە ئێرانە ڕوئەیات خەڵک بتوانێت قبوڵی بکات چونکە هەم لەبارێکی کەی ئەوەشەوە کە ئێستا ئەو هەموو ئەتراز و ناڕەزایەتیانێک کە ڕوویاوە لەسەر ئەم قەزەی لەسەر قسەی ژنان دووبارە خەریکن لە ڕێگەیەکی کەەوە لە باربردننی ئەم قەزەی کە سبتی کە لە چارچێوەی مافەکانی ژنانە دەری بێن بیکەنە جۆرێکی سیاسی بکەن کە بۆ خۆی سیاسە لە ئەزەڵام قەزەیە بەس بە سیاسیکردن بەسمەوەی کە لەگەڵ ئەحزابەکانی کەی کوردستان ئەحزابە کوردیەکانەکانیم قەزەی بخەنە چارچەوەی کە ئەمان لەباری ئەوەی کە ئەوان ژنێکی کوردن بۆیە لەسەر ئەمە هیم بووە لەسەر کوردبوونیانە من پێم وانە مەسە کوردبوونیان نییە و من لەسەر نەتەوە نییە چونکە نەتەوە ئانەوێ ئەمە بە جۆرێک دەبێنەژە دەسەڵات بیخەن لەباری بەرن لە قانونی لەژێر ئەو پایانەی کە لە ئیسلام داناوە بۆ ژنان و کە ژنان پێکۆی لە ئەکەن لەوەی دەربێن بیکەنە بە جۆرێکی کە لە کێسێکی بخەنە چارچەوەی کێسێکی کەوانێ کە ئەویش نەتەوە بوونی ئەو قەزەیە ئەو ژنان یعنی مەبەست لە کۆیلەکردنی ژنانە بۆیە من پێم وایە ئەم قەزەی ئەمە نییە ئێرە لە ئێستەیە لە پێشتریش لە ئێرانە کەمپیرێکی زۆر گەورەتر و واوەتر بوو لەسەرەوەی کە ژنان لە سەرتاسەری ئێرانە بە کورد و بە فارسی بە هەموو زمانەکان و کەلتورەکان و دژی حیجاب و حیجابەکانی خوانیان سووتان و لەسەر خۆکان پێڵێن ڕووسەری بە زمانە کوردێکەوە بە حیجابی ئیسلامیش کە پێڵێن حیجاب سووتان دیان و فڕیانە ئەمە هەمیشە بەردەوامی هەیە کە ژنان لە دژی ئەم قانونانی کە سەپاوە بەسەریانە ئیتر لە سەرتاسەری ئێرانە ڕەزایەتی هەیە لەسەری یعنی جۆرێکە لەوەی کە ئیتر ئیسلامی سیاسی و ئێران کە ئەمە قانونەکانی خۆی لەسەر ئەو لەسەر بنەمایە ژنبوون بنیاتین لەسەر قانونی چەساندنەوەی ژنان بنیاتیناوە و هەر بۆیە ژنانیشە بنە قوربانی و هەمیشە ژنانیشە بنە قوربانی ئەوزاعەیە کە ئەوان ئایانوێ بچێتە پێشەوە بۆیان و ئامارەکانی کوشتنی ژنان هەمیشە لە بەرز بوونەوەدا بێوە تیرۆر و کوشتنی ژنان هەمیشە لە بەرز بوونەوەدا بێژە دەسەڵاتی ئیسلامی ئێرانە بە ناوی قانون و یاساکانی ئیسلامەوانێ بەداخەوە بۆ ئەم هەواڵە دڵتەزێنەی سەبارەت بە مەرگی مەحسا و سنوور دیارکردنی جلوبەر پۆشین و هەتاوەکو دوایی کە لایەک دەبێتە قوربانی بەڵام لە کوردستاندا ماوەی ڕابردوو جۆرە هێرشێکی تر بۆ سەر ژنان هەبووە هەڵبەت پێشتریش هەبووە بەڵام هەست دەکەم کە لە ماوەی ڕابردوودا زۆر زیاتر بۆلانی کەمەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بڵاو دەبێتەوە ئەویش وتاری مەلاکانە کە ڕویان لە ژنانە هەر لەوەی کە چۆن بپۆشن بچنە زانکۆوە دەبێتە جێی مەترسیەوە بەرەنگاربوونەوەی ئازادی و یەکسانی هەتاوەکو خەتەنەکردن و زۆر بابەتی تر ئیحساس دەکرێت کە هێرشێک بەرەو ڕووی ژنان لە ئارادایە ئەمەیان سەرچاوەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی لە ئێستا مێرشە دەکرێتە سەر ژنان بەم شێوە فراوانە بڵێ
هۆزەکانی کوردستان یا بڵێن ئیسلامی سیاسی لە کوردستانە هەموو ئەوانەی کە حیزب ئیسلامیەکانی کوردستان بەڕێوابن و ئەمە لەسەر بنچینەی ئەسڵی ئەوان لەسەر ئەمەیەکە پایەکانی ئیسلام لەسەر ئەوەیە کە چەساندنەوەی ژنان یەکەم بەرنمەیانە وە بۆیە یەن قسە لەسەر هەموو ئەوانە ئەکەن کە ئیسلام پایەکانی ئیسلام لەسەری وەستاوە ئەویش چەساندنەوەی ژنانە بە کۆی لەکردنی ژنانە گەڕاندنەوەی ژنانە بۆ چوارچەوەی ماڵ کاتی عەبدولەتیف کاڵێ ئەو کچەکانتان کە ئەچنە دەرەوە بەسا مەیەڵم چرە دەرەوانێ یان بچنە خوێندن ما بچنە جامیعەکانیان معهەدەکان بۆی نەخوێنن لە باوی بەساغی نایەنەوە یعنی ئەمە ڕێک ئەومان پێڵێ کە ئێمە ئەو خۆی تەجروبەیەکی هەیە لە ژیانی خۆیان وەکو کەسێکی ئیسلامی سیاسی هاتووە جارێکی کە ئێوێ بەم جۆرە لە تەبلیغ بۆ ئەقڵێتی نێرسالاری لە کوردستانە و هاندانی گەنجەکان و کوڕان و باوکان و کچان کە کردنەوە و گەڕانەوەی کچەکانیان بۆ ماڵەوە لەژێر ئەوەی کە ناموسی خۆیان بپارێزن و پارێزن و بۆ کچەکان شنەکان و هەم قانونێکی کە ئەویش کە هەر مەلایەکی وازم بیری بزەڵ درێناوەکەین بینیە کامیانە وازە مامۆستای جامیعە ئەویش ئەڵێت کچەکە عەبدولواحید بەڵێ هینە ئەڵێ ژنەکانتان با لە ماڵەوە بن و ئیش نەکەن یعنی ئەو خۆی ئیشی خۆی هێزی کار بەکارێ هێزی ژن بەکارێنی لەو خەستەخان و نورینگانی کە هەیە نەخوان ئیسلامیەکان لێ بەڕێوێ بێت هێزی ژن بەکارێنێ یامە دووفاقەی خۆیان دووفاقەی ئیسلام و دووفاقەی مەلاکان کە یەن بانخوازەکان کە ئەیانەوێ بەم جۆرە ئیدعا بەم جۆرە پیشانی بن کە ئەوان لەگەڵ خەڵکان بۆ پاراستنی شەرەف و حەیای ئەوان کە ژنان پارێزەری ئەمەی ئەو شەرەف و حەیای ئەوانن جارێکە بەما ژنان بکەنە ماڵەوە ژنان بکەنەوە مطبەخەکان بە ژنان ئاوادان بکەنەوە ژنان بکەنەوە خزمەتکاری خۆیان و کۆیلی خۆیان بە ژنان بکەنە ئەو مەکینە کە بەرهەمهێنەری مناڵە کە تر ئەوانەی کە ئەوان پێیانە و ئیدعای بۆکەن لە پایەکانی ئیسلام لەسەری گرتووە یەکەم لە بینەکانیان بۆ ژنانە بەڵام گوێی مزگەوتەکانیان ڕۆژانە لە ئەوەیە کە ئیهان و سوکاتی بە ژنانەکە کە مێشکی گەنجەکان و نێرینەکان پڕەکات لەوەی کە بڕۆنەوە حەیە شەرفەکانتان بپارێزن ئەگاتە لە کچەکانتان بێ لە ژنەکانتان بێ بەماش جارێکی کە ئەوێ ڕۆژانە ئێمە بینیم پۆل ژنان و کچان ئەکەنا حیجاب و ئەیان پێچنەوانێ بەو جۆرەی کە ئەمانە ئیترە بێ ژنان واهەیە ئیتر واهی بن بەوەی کە ئەوان ئەیانوێ ئیسارەیەکەم بۆ ژنەوە ئەمە هەر بەڵای من هەر لە کوردستانان نییە یان لەسەر تاسەری ئێستا گەر سەیرکەین لە تاڵیبانی ژار هاتووەتەوانێ لە ئەفغانستان و لە ئەوانی کە ئەوان حکومەتیەکان هاتوون نەتەوانێ جارێکە ژنانەکەنەوە ماڵەوە مەکتەبەکان داخەنەوانێ ژنەکان بێکارەکەن یعنی ئەگەر بمانەوێت ئەمانەکە ینی ئەمە شتێکی سەرتاسەریە کە ئیسلامیەکانیان کە ئەوان ئەیانەوێ حکمی خلافەتی ئیسلامی بگەڕێنەوانێ بۆ ئەم وڵاتانە ئەیانەوێت خۆیان چۆن ئەو یاسانی کە ئەوانە یاسای ئیسلام هەر ئەمەیە کە یەکەم دەسەڵاتیان بۆ سەر ئازادیەکانی ژنانەوە دەست پێەکەن وە ژنانەکەنەوە کونجی ماڵەوانێ دروستبوونی دەسەڵاتەکەی خلافەتی ئیسلامی هەر لەسەرم بنەمایی کردنە ماڵەوەی ژنان و بێمافی بە ژنان و چەساندنەوەی ژنانە قەراری گرتووە و ئەیانێ هەرواش بڕوات ینی ئەوەی کە ئێستا لە زۆرێک لە وڵاتەکانی کە ئەوروپاش کە مەسەلەن ئیسلامی سیاسیان بە قوت کردووە خۆیان هاتوون لەم لاوە مزگەوتیان بۆکەنەوە پارە وشتێکی زۆر سەبەلاحێن قوزە بەردەستیان بەس جێژێمە قانونی کە دەرەکاتەوە کە مەسەن لە دانیمارک لە ماوەی ئەم 2-3 ساڵە قانونی قەدەغەکردنی حیجاب و نیقابی کرد بەس وەکو میدیایەک بەکاری هێنا پێش پەیڕەویشی ناکات یاخود ئێستا هاتووەڵێ لە مەکتەبەکان نابێ مناڵ لە چک بکەن یعنی بە جۆرێک لەمە ئەمانە ئیساری جیاوازی دینەکان بکەن و عەقڵی ڕاستستی و دیژە دینی و ئەمانە بێنەوانێ
بکەنە ناو خەڵکەوانە بەزەوەی خەڵک لێستا لێرە لە ئەوروپا ئەمەی زۆر پێڕەبزە بە پێی وایە ئەمان خۆیان خۆیان ئەم بەخێوکەری ئەوان بن ئەوانیان پێگەیان دووە ئەمانە و خەڵک سەرقاڵی جۆرێکی کە لە ژیان و مەعیشەتەکە لە دوای ئەو جەنگەی کە ڕوویا لە ئەوروپایە ئێستا هەیە خەڵک گرانیەکی خەڵک دووچاری گرانیەک و نەبوونیەک بۆتەوانێت ئەوەی کە بووی منی ئێستا ئیسلامی سیاسی ئەگاتێک ئەوانە بەبەستم لە ئەوروپایە خەڵکی ئەوروپا لێرە کە ئێمە لەم کۆمەلگای ئێمە لێرە ئاژین بەس لە کوردستان بەعکسەوە یعنی ئەوە تا خەڵکی کوردستان یعنی ئەگەر دەسەڵاتی ئیسلامی لە کوردستان دەسەڵات بگرنە دەست بۆ لە ئێران باشتر ناکەن هەرەوەی کە لە ئێرانێکە بگرە لە ئێران و تاڵیبان خراپترەکەن لە کوردستانە بەس ئەوەیە کە خەڵک دانیشتوی گوێ لە بڵندگوێ مزگەوتەکانە گرێکە ئەوە بڵندگوێ مزگەوتەکان لەوان بسەندرایەتەوە ئێستا ڕۆژانە ئەم ئیدعایە ئەم جۆرە لە قسەکردن و ئیهان و سوکایەتی بە ژنان نەکرێت چیتر ڕێگەیان پێ نەدرێت یعنی ئەو قسانی کە تۆ وتت مەلاکان ئەیکەن ڕۆژانە قسەی زۆر جۆرە و جۆرەکەن یعنی هەتا لەوانەیە کە یعنی هەنی قساکەنە ئەسڵەن تۆ ناتوانێ ئەنی بڵیت هەر ئەوە کاڵێ پڕۆی بێنێژی ژنان یان پڕۆی سووری مانگانی ژنان یعنی ئەوان بەو جۆر عقلەتەی دینی خوانوا تەفسیرەکەن کە ئەمە نەپیسە ئیتر ئەلمانیەت ئەیانە تەشبیهەکان ئەم ئەلمانیەت بەقەر ئەم پەڕۆیە پیسە کە ئەم پەڕۆیە ئیتر لەلای ئەوان زۆر نەحلەتیە کە لەبەری لە ژنەوەیە دەما پاشەڕۆی وەکو پاشەڕۆیەکی پیسی ژنان سەیرەکرێت کە ژنان خۆشی بەشێکە لەو پیسی بە عقلەتی ئیسلام کاریکەن یعنی زۆرێک لە قسەی تر جۆرا جۆر کە ئیکەن یعنی جۆرێکە لەوەی کە ئیتر ئینسان گەشتۆتە ئەوەی کە لە کوردستان زۆر شتەکرێ زۆر شتەوترێ هەیە بەس کزە لە چاودانەکانی ئەوانە چون دەسەڵات خۆی لە پشتیانە دەسەڵات خۆی ئیساری ئەماکە ئەگەر دەسەڵات لە پشتیان نەبێت هەرەوتا لەم ڕۆژانەیە بینیمان کە لە ئەمەکێشە ببوورە ئەگەر پێتان ببڕم ئێوە ئەڵێن دەسەڵات خۆی لە پشتێتی هەر لە ماوەی ئاخیرە قوبەت تاڵەبانی لە بەرامبەر کوشتاری زۆری ژناندا هاتۆتە دەنگ دەڵێ ئەگەر خۆشم بە تەنیا بم ڕێگە نادەم ژن کوژان بە ئازادی سوورڕێنەوە ئێم بەشێکە لە دەسەڵات ئەمەیان چۆن تەفسیرەکەن بەڵێ من ئەو قسەی قوبات تاڵەبانی هینێکی بیرێنامەوانێ باوکیشی جەلال تاڵەبانی کاتی خوینەوە هەشتنەوە حوت کە ئێمە سنتەری پارێزگاری ژنانمان دامەزران لە کوردستان هاد لە بەرامبەر ئێمەیە وتی ماڵەکەی منی سنتەری پارێزگاریە ژنان ئەتوان بێنە ماڵەکەی من بیان شارمەوانێ پارێزگاریان لێ بکەم ئەینەن تاریخ دووبارە بێتەوە ئێستا قوبات تاڵەبانی هاتووە ماڵێتەوانی جارە من بۆڵم کە ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ ئەم وتانەی ئەم سەرکردەی حیزبەکانەکەی کەن تێکی باوەپری قەدارە بەڕای من ئەوە توانێت زۆر شتیلەوە تر بکاگە بیامستای بکەن لە ماوەی حکومی چەند ساڵی حکومڕانی کوردیە کە ئەمە خۆیان نایانەوێ بچنە پشتێوانێ و بیکەن و بەس بە قسەی باوەبریق ئەیانەوێ هەموو ئەو ئەتراز و ناڕەزایەتیانی کە هەیە کە خەڵک کە ژنان کە خەڵکی ئازادی خوازە هاتووە لە کوردستان لە دیژی ئەوەسێتەوە لە دیژی مەلاکانەوەسێت ئارانێ ئەمە بەتاڵکەنەوە ئەم دەڵەن هێڵنەوانێ ڕێگە بەم ئازاین چۆن ینی ئەتراز و ناڕەزایەتیەکان بەکەم وەربگرنێتەوانێ و هاتوو لەم ڕۆنگەی ئەڵێ ئێمە خۆم ئەگە بە تاکیژن بە دوای بە کوژەوە بم و لە ماوەی چەند ساڵێت چەنەها ڕێکخراوەکانی ژنان و چالاکەوانی ژنان و ئەنواع ئەتراز و خۆپیشاندان و توزانم گۆڕینی قانونەکان و ئەمانە لە ئیحەخراوەتە بەردەستیان کە بتوانن هیچ نەبێ کوشتنی ژنان کەم بکەنەوە ئەگەر ناشتوان ڕای برن خۆ بە پێی وایە بە چارەسەری ئەوەی کە ئەو بێوێ دوای بکوژێ بکەی بگرێت و سزنەکەی بە سزنی بە ئەم دیاریدەیە نامێنێ ئەم دیاریدەی کوشتنی ژنان نامێنێ یاخود بەوەی کە بێوێت بە تاقی تەنیا خۆی ممکن ناتوانانی بەتەنیا ئەمە بکەوە ماتریالی ئەمانە چێکە ئەوەی بەتەنیا ئەمە بکە ماتریالی ئەو چییە ئەجەندای ئەو چییە بۆ نایخاتە ڕوو بە ئێمەش بڵێ با ئێمەش بینی لەگەڵی هاوکاری بکەین بۆ ئەوەی بتمان ئێمە چەند ساڵە کار لەسەر ئەماکەین ئێمە لەنەوە توانێ ئێمە هاتووی لە دروستبوونی دەسەڵاتی کوردێوانێ کە سەرتا بە خوێنڕشتنی ژنان دەستی پێکرد ئێمە هاتووین لەگەڵ یابووین هەمیشە وتومانە ئەمە ئەبێت ڕابگیرێت ئەمە ئەبێت مستبەت بە کی ئەڵێ ڕای بگرە ئێمە خۆمان ژنین خۆ داوامان لەوان نەکردو ئەوان بێت ڕایگرن و ئەڕاشی ناگرن چون ئەوان مەسلحەتیان لەوەیە
ئەگەر ینی ئەوە تا ئێستا زۆنەکان وای لێ هاتووە کوا مەلایە زیاتر شعبێتی زیاترە ئەو بردوێتی لە زۆنەکەی زەردەکەیە زۆنە زەردەکە بردوێتی لەوێ قسەی بۆ بکاو خەڵک زیاتر لەوێ جۆڕایەڵی قسەکانی ئەوان بن ینی جۆرێکە لەوەی کە نەدەسەڵات خۆی ئێوێ ئەمە بکە وەنە ڕێگا بە خەڵکی شەیە ئەمە بکات ڕێگری دروستەکە بۆ کوچەڵی ئەکاتەوە خۆپشاندان و ئەترازەکانی خەڵک بۆی بەڕێی من ئەوان خۆیان تۆقیون لەوەی کە ژنان ئەیانەوێ ژنانن خۆیان ئەیانێ ئەم کارە بکەن خۆیانەوەی ڕێگری بەم کارە بکەن بەس ئەوان نایەنە پشتی ئەماوە ئەترازەکانی ژنان و گوێ لە ژنان ناگرن و ئەو پێشنیار و لا ئیحا و گۆڕێنی قانونەکان کە تەقدیم کراوە ئەوان بتوان بیبەنە پێشەوە بیکەن و هەر بۆیە من بەڕێی من یعنی ئەوان تۆقیون لە ئازادی و لە خەباتی ژنان کە ژنان یانەوێت چیەکەن و بەتەمای چین بۆیە هەر ئەوەی کە دەستیان پێ کردووە قانونێکیان دەرکردو ئێستا کە قانونی ڕێگری لە کە میدیاکان و لە ڕاگەاندکارەکان کە چیتر هەواڵی کوشتنی ژنان بڵاو نەکەنەوە لە سۆسیال میدیا لە ڕاگەاندنەکانی خۆیانە بۆی نەبێتە قەزێ و خەڵک قسەی لەسەر نەکات نەبێتە قەزەی عام و چون ئێمە لە چەند بینیمان لە فترەی پێشوە کە چەندها کێس هەر لە ڕێگای سۆسیال میدیاوە توانیمان زۆر شت بکەین و زۆر ئەتراز و ناڕەزایەتی ببێت لەسەری و خەڵک ئەترازێکی ناڕەزایەتی کۆمەڵایەتی کە خەڵک بێتە پشتیوانی بچێتە پێشەوە خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز بێنە پشتەوە بچێتە پێشەوە و ئەمان هەتا لەمەش تۆقیون کە ئیتر ئەمە نەچێتەوەی بۆیی کەسانی سیاسی و کەسانی کە ئێمە لەوێ ڕێکخراوەکانی ژنان و چوزانم کەسانی ڕادیکاڵ و سۆسیالیست و ئەمانە هەمیان لەوێ و جوانم قسانێ و ناڵم بەسەریانەوە بڕات تێپەڕێ هاتوون ئاە ڕێگری لەمەش بکەن بە پێیان وایە ئەمە ئەگەر ئەمە بکەن چارەسەری بنبڕی کوشتنی ژنانەکەن یا ئەمە شاردنەوەی کێسەکانی شاردنەوەی بە ئەهمیەتگرتنی کێسەکانی ژنانە بە ئەهمیەتگرتنی کوشتنی ژنان ئەوانانەوێ ئەمە لەبەر چاوی کۆمەلگا لابەرن لەبەر چای خەڵک لە سۆسیال میدیا لابەرن بۆی چیتر ئەتراز و دەمونە ڕزایەتەکانی خەڵک کۆنەبێت نەگلەوەی کە بیانە چارەسەری کوشتنی ژنان بکەن دەمیست لەسەر ئەو بڕیارە قسە بکەین بەڵام لەبەروی کە کات کەم ماوە بەدەستەوە پێم خۆشە پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم ئەویش لە پەیوەند بەم کەیسەی مەحسا و بە گشتیش ئەگەر گشتی تری بکەمەوە ئەم پرسیارە پێویستە چی بکرێت لە بەرامبەر ئەم هێرشانەی کە ئێستا بەرەو ڕووی ژنان بۆتەوە هەم لە ئێران هەم لە کوردستاندا بەتایبەتی لە دەرەوەی وڵات هەڵسوراوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوان دەتوانن چی بکەن ئەوەی کە بە ئێمە گەڕاوەتەوانێ و منیش یەکێک کارێک بکەین کە کارەکانیش هەمووی لەو چوارچەوەیە دەنگتەوەی ڕاستی بێکە ئەوەی کە سۆسیال میدیا و بە ئەوەی کە ئێمە ئەمانەوەی بیکەین و خەڵکیش ئەوێ بیکات هەمووی ئەوانەیە کە یعنی حملەیەکی زۆری بڵێن کەمپینێکی زۆری ئیمزا کۆکردنەوە ئێستا حالیان بەڕێگاوەیە کە خەڵک کە ژنانی کە ژنانی بن باڕێوانێ کە بۆ پێشگیری لەو بۆ لە دژی کوشتنی ئەوە و لە دژی جمهوری ئیسلامی ئێرە ئەو کەمپینە ئێستا بەڕێوە ئیمزاکرێ پێم وایە ئەبێ کەمپین ئەو کەمپینی ئیمزا بکەین یا ئەو خۆپیشاندان و ئەترازاتانەی کە ئێستا لە ئێران لە هەموو شارەکانە ئەمڕۆ لە زۆرێک لە شارەکانی ئێرانە ئاگادار بنبینیمان کە خەڵک هەر ئەمە ئەتوانین بکەین یعنی جۆرێکی کە لە شتێککە ئێمە یەکەین گۆڕینی یاساکانە جمهوری ئیسلامی ئێران نایە دەسەڵاتەکەی خۆی و قانونەکەی خۆی بگۆڕێ بۆ ئێمە ئەوەی کە ئەمانەی بکەین فقط ئەم جۆرە لە خەباتی کۆمەڵایەتی ناو خەڵکی بینە پێشەوانی ئەمانوێ بیکەین هەر ئێمە لەوە زیاتر ئەوەی کە ئەکرێت ئارەوەنەیە ینی بڕای من شتێکی کە نییە لەوە واوەتر کە خەڵک ئێمە بتوانین زۆتر لە عینەکانی خۆمان و قسەی لەسەر بکەین بڵای بکەینەوە شتی لەسەر بنووسین لەسەر هەموو ئەو شتانی کە ئەوان ئەیڵێن لا ئیتر لە کوردستان بێیان لە ئێران بێ بتوانین ڕۆژانە ئێعترازمان هەبێت بە قبوڵی نەکەین لەم جۆرە ئەماتوانین ڕێگریە بکەین کەمێک توانین ڕێگری بکەین بینی بیاهێنە ژێر شارەوانێکە گوێ لە ناڕەزایەتیەکانی خەڵک بن پێشم وایە تەئسیری زۆر هەیە بینیمان لە چەند ساڵی داهاتووی لەوەتی سۆسیال میدیا هەیە کە چەندێ خستومان نەتەژێر شارەوانێ
و بۆیە هەریەت یاسای دەرەکات لە کوردستان ئەمە نەهێڵێت.